سەرکۆی یونس ئابووری ناسە و دەڵێت ئەم بارودۆخەی بەسەر هەرێمی کوردستان و موچەخۆراندا هاتووە دەرەنجامی سیاسەتی هەڵەی کاربەدەستانی هەرێمی کوردستان و شکستی یابووری سربەخۆیە. بەداخەوە واقعنا لەبارە ئابووری دارایی کە بەسەر هەرێمی کوردستان هاتووە بە تایبەتی تر بەسەر موچەخۆران و فەرمانبەران هاتووە دەرەنجامی فکری ئابووری سربەخۆ بووکەوە حکوومەتی هەرێمی کوردستان و بەشێک لە سیاسەکانی هەرێمی کوردستان لە چەند ساڵی ڕابردووە بەمانای و پاڵپشتیکردنی فکری ئابووری سربەخۆی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان وای لێ هات مەسەلەن ئەوە بوو دەرەنجامەکەمان ئێمە حسابمان بۆ ناخۆی عێراق نەکرد وەکو حکوومەت و هەروە حسابمان بۆ فشارە نێودەوڵەتیەکان و فشاری ئیقلیمیەکان نەکرد دەرەنجامەوەی لێ هات کەوا دادگای پاریس قەراری ئەوەی دا کە هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان ڕابگیرێت. هاوڵاتیانیش دەڵێن بە درێژایی حکومڕانی کوردی تا ئێستا موچەخۆران و وڵاتیانی کوردستان لە دڵە ڕاوکێ و ڕەشبینیدا ژیان دەگوزارێنن وێ ڕایبوونی سەرۆت و سامانێکی زۆری سەرزەوی و ژەرزەوی بەڵام داهاتی وڵات بۆ خەڵک بەکار نایەنرێت. کێشەکە بەدەستەوانە تر کە نایدەڕم خەڵکی داماغ چی بکە گەشتی بێپارە بێ مەعاش بۆم بازاڕ سوورێتەوە بۆ بێ هیچ کابرا نەگوێرەکەی بیفرۆ نەحیوانی حیوانیە بیفرۆژە گەشتی داماغە لەم بۆ بازار ڕاتێت و ئەڕوە دوکاندارە شتی گەران بوو ئاوە وەڵای و ترسی لە دڵی هاوڵاتیانە لە دڵی فەرمانبەرانە کابرا مەعاشی پێشوەرگرتووە چارەکە موچەیەکی ناخوا لەبەرەوەی کە زانێ حکوومەتەکە سیقەی نییە و مەعاشەکە نایات ئەوش مەجبورە پارەکە خەچ نەکە ئەوش بازاڕەکەی ساعت 4 ئێوارەیە سەری بازاڕەکە کە 4 نەفەریتیانی لە بێکاسپیە لە بێ مەعاشیە ئەوە موداهاتەیە کەس نازانێ پارەکە بۆ کوێ ڕات و چی لێ دێ باچیان بە خەڵک نێ باچیان بە وڵات نێ بەس باچیان بە خۆیان و بەبوونی خۆیانێ بەس بیر لە بوونی دەسەڵات دەکەن منافەسەی دەسەڵاتیش بەردەوامە خەیرانی دەسەڵاتیش هەر بەردەوامە لەسەر یەک ترەون گوێ لێنی ئەم هەیبێ نەیبێ جوان لە گوزارانی خەڵک نییە ئەفەرمەوە بازاڕە ببینی. حکوومەتی هەرێم دوو موچەی فەرمانبەرانی دابەش نەکردو خەریکە دەبێت بە 3 موچە پرۆسەی خوێندن و بەشێک لە کاروباری هاوڵاتیان لە فەرمانگەکان بۆی بایکۆتەوە پەکی کەوتووە لە نەخۆشخانەکانیش زۆرینەی کارمەندانی تەندروستی داوام ناکەن و خەڵک ناچارن بۆ چارەسەر ڕوو لە نەخۆشخانەی تایبەت بکەن بەڵام حکوومەتی شکست خواردووی هەرێمە چاوەڕی دەستی بەغدایە و هیچ چارەسەرێکی دیکەی پێ نییە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.